هێزی ڕۆژ کێن و خەرجیەکانیان چەندە؟ ساڵی 2011 لەگەڵ دەستپێکردنی شۆڕشی ڕۆژاوای کوردستان لەلایەن ئەنە کەسە و پەدەکەوە دروستکران. سەرەتای خۆڕێخستنیان لە ڕیزەکانی ئەلقاعیدە و ئیخوان موسلمیندا بوو کە بە خۆیان دەوت ئۆپۆزیسیۆنی سووریا. سەرەتا ئامانجی پەدەکە لە دروستکردنی ئەو هێزانە ئەوە بوو وەک باڵانسی هێز بەرامبەر یەپەگە و یەپەژە بەکاریان بهێنێت. دوایەوەی لە ڕۆژاوان نەیانتوانی جێگیر ببن هەڵهاتن بۆ باشووری کوردستان. ئەندامەکانیان لە کامپەکانی بنەسڵاوە خنس و باشیقە لەلایەن سوپای تورک و دەستگای میتەوە پەروەردەکران. لە 12 نیسانی ساڵی 2012 با بڕیاری مەسعود بارزانی و لەسەر میلاکی هێزەکانی زێرەڤانی وەکو هێزی پێشمەرگەی ڕۆژ ناسێنران. ئەو گروپە پێشتر ناوی پێشمەرگەکانی ڕۆژاوا و دواتریش ناوی پێشمەرگەی ڕۆژیان لە خۆنا. ئەندامانی لەشکری ڕۆژ کێن؟ چەکدارانی ئەو هێزە لە ئاوارە و پەنابەرەکانی ڕۆژاوای کوردستان پێکاتون کە ژمارەیان نزیکەی 8,000 چەکدار دەبێت. لەم دوایانەدا هاوڵاتی هەرێمی کوردستان و باکووری کوردستانیش خرانە ڕیزەکانیانەوە. خەرجی هێزی ڕۆژ چەندە و کێ دابینی دەکات؟ با گوێرەی زانیاریەکان خەرجی مانگێکیان نزیکەی 15 ملیارد دینارە و حکوومەتی هەرێم دابینی دەکات. موچەی هەر چەکدارێکیان لە نێوان 500 دلار تا 2000 دلاردایە. دابینکردنی بودجە بۆیان بە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێمەوەیە. هەرچەندە فەرماندەی گشتی ئەو هێزە ڕایگەیاندووە کە موچەی هێزەکانیان لە سەر زێرەڤانی و وەزارەتی پێشمەرگەیە، بەڵام وەزارەتی پێشمەرگە ڕەتی دەکاتەوە ئەو هێزە سەر بە ئەوان بێت و موچەیان بۆ دابین بکەن. میران بەکر سکرتێری ڕۆژنامەوانی وەزیری پێشمەرگە دەڵێت هێزی ڕۆژ هیچ پەیوەندیەکیان بە وەزارەتی پێشمەرگەوە نییە. هەروەها لیژنەی پێشمەرگە لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئاگاداری وردەکاری پێکێنانی ئەو هێزە نییە. ئەبوبەکر هەڵەدنی ئەندامی لیژنەکە دەڵێت تا ئێستا وەزارەت وەڵامی نەداوینەتەوە دەربارەی پێکهاتە و خەرجیەکانی ئەو هێزە. هێزی ڕۆژ بەدەرن لە یاسا و دامەزراوەکانی حکوومەت لەلایەن حزبێکەوە هاوکاری دەکرێن و پڕچەک دەکرێن. هێزی ڕۆژ کێ ئاراستەیان دەکات؟ لە ئێستادا پەدەکە چەکدارانی هێزی ڕۆژی با چەکی قورسەوە ڕەوانەی هەرێمەکانی گەریلا کردووە. شەوی 13 کانونی یەکەم لە ناوچەی بادینان چەکدارانی ئەو هێزە تەقەیان لە تیمێکی گەریلای پەکەکە کرد و 3 گەریلا بریندار بوون. میدیاکانی پەدەکەش ڕایانگەیاند لەو شەوەدا ئەفسەرێکی هێزی ڕۆژ بە ناوی جاهید عەبدوڵڕەحمان کوژراوە. لە ئێستادا پەدەکە لە ڕێگای هێزی ڕۆژ و لە ژێرناوی پێشمەرگەدا بۆتە هۆی ئاڵۆزی و ئاگری شەڕی کورد بە کورد خۆش دەکات. چاودێرانیش پێیان وایە پەدەکە بەم شێوەیە خواستی دەوڵەتی تورک پێک دەهێنێت.